من ئاکۆشارۆشی شعرێکتان پێشکەش دەکەم سەبارەت بە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991. ڕاپەڕین پێش نەورۆز ساڵی 91 بوو، میلەت دەست لە دەست تەباو یەک بوو. پێش نەورۆز ساڵی 91 بوو، میلەت دەست لە دەست تەباو یەک بوو. ڕەشەمەی سپی کرد لە 5 ئازار، ڕاپەڕین لە دەستی ستەم و ئازار. لە ڕانیە شۆڕش یەکەم کڵپەیسەن، کورد لە دوژمن بەجارێ تۆڵەیسەن. زۆرداری ئەو زەمانەی کرد بە پەن، لە باشووری خاک زاڵمی دەرپەڕان. مافی میلەتی بە جیهان ناسان، خۆڕێبەریمان بە ڕاپەڕینستان. خۆڕێبەریمان بە ڕاپەڕینستان، دیکتاتۆری لە زۆرداری وەستان. ڕاوینا حوکمی جەور و پڕلەکین، ڕاوینا حوکمی جەور و پڕلەکین. لە زاخۆ و خانەخین تا چیای حەمرین، پێشمەرگە لە شاخ بۆ شار دابەزی. داگیرکار خۆی نەگرت هەرزوو بەزی. ڕاپەڕین پەیامی سەربەستیە، قوتاربوونە لەم دیلی و ژێردەستیە. ئەو پەڕی هەستی کوردایەتیە، کورد بوو لە کۆڕەودا بە دنیای وت، هەرگیز نابێتە کۆیلەی ڕەش و ڕوت. کورد بوو لە کۆڕەودا بە دنیای وت، هەرگیز نابێتە کۆیلەی ڕەش و ڕوت.